سەبارەت بە گواستنەوەی ڕاژەکانیان و چارەسەری گرفتەکانیان مامۆستایانی خوێندنی کوردی سکاڵایان لە دادگای فیدراڵی تۆمار کرد. محەممەد جەلیل یەکێک لە ئەندامانی شاندی مامۆستایان لە بەغداد ڕایگەیاند ئەم هەنگاوەی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک دوای بێئومێدبوونیان دێ لە هەرێمی کوردستان بۆ چارەسەری کێشەکانیان. ئێمە دیارە دوای ئەوەی کە بێئومێد بووین لە هەموو ئەو هەوڵانی کە لە ڕابردوودا بوومان لە خۆپیشاندان و لە سەردانی بەرپرسان و لە هەموو ئەو هەوڵە مەدەنیانی کە لە ڕابردوو هەبووە پێمان باش و بەڕاستی ئەم هەنگاوەش بگرینە بەر کە ئەمەش هەنگاوێکی مەدەنی قانونی یاساییە. ئەم هەنگاوە هەنگاوێکی بەهێزە بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان هەر لە کەرکووکەوە تا بڵێن خانەقین و دەوروبەری با بڵێن بابەتی دەستوری و قانونی باش لە پشتمانە. ئێمە مادەی 140مان هەیە، ئێمە مادەی 21مان هەیە لە تەشکیلی حکوومەت، ئێمە یعنی قووەتی قانونیمان زۆرە بەڕاستی، بەڵام تا ئێستا دەستمان بۆ ئەو یاسایە نەبردبوو لەبەرەوەی پێمان وا بوو کە ئەم بابەتە چارەسەر دەکرێت و بەڵێنی زۆرمان پێدرا بوو. خەڵکی زۆرمان بینی، تەنانەت ئەو بەرپرسانەی لە بەغا بینیمان ئەوانیش هەر پشتیوانی پێیان خۆش بوو کە ئێمە سکاڵامان تەزیر کردووە. هەر لەو چوارچێوەیەدا وەفدێکی سکرتارێتی یەکێتی مامۆستایان و لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان سەردانی پارێزگاری کەرکووکیان کرد. ڕێبواردەها پارێزگاری کەرکووک ڕایگەیاند وەک ئیدارەی کەرکووک پاڵپشتی لە داخوازی مامۆستایان دەکەن. مامۆستایانی کەرکووک کە معاشیان لەسەر هەرێمی کوردستانە و خەڵکی کەرکووکن و دانیشتووی کەرکووکن و لە نێو خوێندنگا و قوتابخانەکانی کەرکووک کاری خۆیان دەکەن و دەرز و دەوامەکانیان جێبەجێ دەکەن. بە تەسەوری خۆم و ئەوە ڕەئی شخصی خۆشمەوە و پێشم وایە ڕائەکەم تەواوە دەبێت هەنگاوی یەکەم معاشیان لە کەرکووک بێت. من ڕێز و احترامم هەیە بۆ هەژماری من بۆ مامۆستایەکی کەرکووکی ئەبێ بڕوا لە چۆری گرێت. خاڵی دوو دەبێت ڕاژەکەشیان بگوازرێتەوە سەر میلاکی کەرکووک سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی فیدراڵ. مادام خەڵکی کەرکووکن و دانیشتووی کەرکووکن و ئەمە حەقێکی ڕەوای خۆیانە. ئەوەی لەسەر منە وەکو پارێزگاری کەرکووک تەواوی هاوکاریانەکەم و هەموو هەنگاوەکان لە پێناو بەدەستهێنانی ئەو دوو خاڵە بۆیانەکەم، چونکو پێم وایە ئەمە واجبێکی نیشتیمانیە و واجبێکی کەرکووکیانەیە لە خزمەتی 8,000 مامۆستا بین کە پەروەردەی دەیان هەزاری خوێندکار و قوتابی کەرکووکیەکەن لەم شارەیە. سەدان مامۆستا و فەرمانبەری خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دەوامیان لە کەرکووک و ئەو ناوچانەیە و موچەیان لە سەر هەرێمی کوردستانە. هەر بۆیە دەیان جار داوای گواستنەوەی ڕاژەکانیان کرد لە هەرێمەوە بۆ سەر ناوەند، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگری لەو کارە کرد. هەر بۆیە وەک کۆتا هەنگاو مامۆستایان ڕوویان کردە بەغداد و لە دادگای فیدراڵی سکاڵایان تۆمار کرد و بەو هیوایەن لە ڕێگای دادگای فیدراڵیەوە کێشەکەیان چارەسەر بکرێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک. پێویستی بە گرتبوونەوەیە، پێویستی بە تەوقیع کۆکردنەوەیە.